بمراسم فرمي وبأمدبونا بارزغاري هوليري وقنصل إمارات عربية قرتي گوند شیخ زاید لکامپا قوشتپه پنابرین روج آوای کردستانی هاته دا مزراندن. او گونده گوهاتی آوا کرن دناوا کامپا قوشتپه ده 307 مالی لخواد گره و اف پروژه بردوامیه جگلک پروژه هاتنه پیشکش کرن جالیه هیوا سوریا اماراتی لگوری امینداره وی گشتی دکتور محمد الفلاحی. نحن عندنا مجموعة من حقبة من المشاريع الإنسانية. ما گروپک ج پروژه مرووی لهرما کردستان ج دربدرین عراقی را پیشکش کرنه وکو آواکرنا دبستانان و خستخانهان و ناوندین پزیشکی و حاضر کرنا درمانان و گهاندنا آلیکارین خوارنه ج نزدیک 2 میلیون دربدرین عراقی و پنابرین سوری را لما يقارب 2 مليون نازح ولاجئ عراقي وسوري. جالی خواه پارزگاری هولیر نوزاد هادی سپاسیا حکومت امارات گرتی لسر آلی کارین وانی بردوام جبوی پنابرین روج آوای کردستان هر وها پنابرین دنیگون لهرما کردستان دمینن کر. سپاسیان دەکەین بۆ ئەو هاوکاریانەی کە لەم قەیرانە دارانیانی ئێستا هەرێمی کوردستان دەڕواتن جێی دەستیان دیار لە هاوکاری بەردەوام بوونیان لە هاوکاریەکانیان لە بۆ بابەتی ئاوارەکان و پەنابەرەکانی عێراقی و ئاوارەکانی ڕۆژئاوا بۆیە زۆر خۆشحاڵ و بەخێراتنیان دەکەن و دەستخۆشیان دەکەین بە دڵنیاییەوە جێ شوێنی خەڵکە ئاوارەکە کە لە چادرەوە دەبێتە خانوو زۆر دەگۆڕدرێ هەم لە بۆ عەزلی سەرما و گەرما هەم لە بۆ پاراستنی سەلامەتی خۆیان چکە فترێک پێش ئێستا کە حادسەی زۆر ناخۆش دێروکانە بوو لە گەرکردنی چەند چادرێک لە نەتیجەی شۆرتی کارەبای یان سۆبەیەکی نەفتە دەبینین. اف ماله گودناوا گوندنه گوش او دهکه و پیدیوین و و پکته بچوک تینه دیتن ج آلیه هندک پنابران لی او دکاره هنکیج ایشنوان کم بکه به تایبت گوبریا چند روزان سه نشتجین و کامپه ده انجام شواتا کنوان ده جیانا خوش دست دابون. لگوری پنابران گو پروژه وی آوای نتنه پاراسنا وان سرمایه دکه لی او پاراسنا وان ج آگر و شواتی دکه لو ما او داخواز دکن گو پروژه وی آوای هین بهتر ببین لکامپن دنجی. رامان حسو آرک کامپا قوشتپه.